عبا شوانيت لەبیرت هەفتەکەی پێشووتم چی؟ بەم بۆ تورکیا گاڵتەی چی؟ ئەی من مانگە پێش ئێستا لەکوێ بووم؟ ئەی نەچووم بۆ جۆرجیا تۆ حەقت نەبێ هەفتەیە تر خۆمت بم بۆ تورکیا لەگەڵ خۆمە یەک دیناریش نادەی هەمووی لەسەر حساب براتە گاڵتەکەم دە باش دوایان تەلەفۆنە خۆم پێ دەڵێم گاڵتەکەم یاننا باشە تەلەفۆنم بۆکەمەوە دەی چ بکەم هەبێ و پارەیە حەلکەم پارەیە و پارەیە والله حەلێکم ئێستاش لە باخەکەی باوکم لەگەڵ مراویە جوانەکانمان مراویەکان چاتان ماچەکەن هاوڕێیان دڵی من ئەلو ئەلو سەیوانگیان پەپولە جوان چۆنی؟ چۆنی دڵەکەم باشیت؟ پەپولە وڵی ئیشەی زۆر زەرورم پێت بوو بۆچی چی بووە؟ وڵی پەپولە گیان لە ڕووم نایە نازانم چۆن پێت بڵێم ئێ هەر شتێک بێ پێم بڵێ سەیوانگیان با بێ کۆحلی بکەین ئەخر نازانم چۆن پێت بڵێم ئاخر چییە لەگەڵ دایکتوان قسە و کردو بوو مەسەلەکەی منیان چی؟ پەپولە جوان ڕاستیەکەی ئەوەیە باوکم زۆر نەخۆشە پێویستی بە عەمەلیاتێ دووبارە ئەی باوکە عەمەلیات نەکرا سەیوانگیان چی بوو ئێستا؟ عەمەلیات کرا بەس چی بکەم دکتۆر دووبارە پوتی پێویستی بە عەمەلیاتە دیسانە بێ عەمەلیات بکرێتەوە؟ اینجا نازانم چۆن پێت بڵێم پێویستم بە بڕە پارەیەکە پێویستت بە پارەیە چەندێکە پارەکە؟ 50 وەرەقە جا سەیوانگیانەوە خەفەتی بۆچی ئێستا لەگەڵ باوکم و دایکمان قساکەم من 50 وەرەقەکە و بۆ هێنم بەس بڕاوکە شەرمەکەم ئەخر بەس بەناو منەوە قسە مەکە ئەوە کەی قسێ دڵەکەم ئەوە کەی قسەیە کە تو ئەیکەی دڵنیا بەلەوەی کە باوکم یارمەتیوێت ئەو عەمەلیاتەشی بۆکەین زۆر باشە بە قوربان ئاوا تەلەفۆنێ بۆ عەبە بکەمەوە عەبە یەک قسە مەکە جوازەکەت بێنە بەیانی و یەک فیزەی تورکیات بۆ لێدەم تۆ حەقت دەبێ بەچی پێیان کردووەمانە باشە یاڵا دەی باین جوازەکەم بۆ بێرە و ئەڕۆین بۆ تورکیا دەی خواحافز ئەمەش حەل بوو دایکە گیان گیان دایکە ئیشێکم پێدا یا الله خێر ئەمە لابەر بەدەستەوە سێری بیکە چم ئەمەش زەرورە ئێمە هەفتەی جارێک بێ مشتان ڕێکوپێکن تۆ باشە دایکە سێ کارتی ئەوە نییە دایکە سەیوان پێویستی بە تۆزێک پارەیە تۆزێک یەک تۆزی زۆر بچووک ئێزەی ئەوە چەنەیە 50 وەرەقەیە دایکە 50 وەرەقە دایکە زۆر زەرورەت خوا زۆر گوناح ئێمە ئەوە نابێت کچم پارەی ترمانیایە دە باشە دایکە خۆ ساری پێ ناگۆڕێ ئەو بۆ ئەوەیە بۆ عەمەلیاتی دایکێوە ئەی ماوەی لەوە پێشیش ئیکیکان ئەمەلیات کران بە چی بوو ئەم جارە باوکێتی زۆر زەرورە دایکە دایکە دڵی تۆم پێ ناشکێوە ساقە بم باوکت تەلەفۆنەکە بە تاو بێت دەبات تەلەفۆنەکەی لە باشە بڕۆ با بڕۆ لو أبو جاسم عيني شاحنات لا يعني وصل والله هاي خوش مجدة حبيبي أنت اسمع ما الآني يا أبو جاسم حبيبي هاي كم سيارة يعني 30 سيارة أوكي 30 15 إلي و15 إلك 15 يعني 15 هرا إيه بس خليها بالمخزن بس والله يا أبو جاسم أنت ليش ما تعرف كردي هاي صار لك إيش قدي هنا بالكردستان والله أنت خوش ولد أنت اشتريت بيد اشتريت شركة اشتريت يقدني سيارة لحد الآن ما يعرف كردي والله عيب عليك يا معود يا جدع دروح يلا بزينتيني هاي ولد ماكو اسمه هاي بالشاقر مال أنت تحسين قل له نعلى على أبويا دي روح يلا دي روح
والله ئەوە لێیان تووڕەبی ئەوە ئینجا باوکە باوکە تۆ بۆچی پەیمانگایەک ناکەیتەوە؟ جا کچم پەیمانگای چی بکەمەوە 5-6 خەریکە ڕاکە نووسینگە دار بەرد خەریکی دنیا من مەجالم هەیە نووسینگە بکەم و هیچی وڵا پەیمانگایەکی لوغەکەرە ماشەڵڵا عەرەبیەکە و زۆر دەرەجە ئولێ چەتی ڕابیێری مراد کێشم بێ بەدەمتە ئەمە ئەستەکەم کول بوو مانەشی شیل بۆتەوە دانێکی تازە بکڕە بۆ ئەمە ئەی دەبیە بە فایق با بۆ تیشکاتەوە نا تیژ ناکردانێکی تازەوان بۆ بکڕە ئەو پلکە زەردانیەمی خۆم لێم کردەوە تۆر خەریکی تەلەفۆنی دەچی بکەم ئیتر مەشغەڵەت ژنەکەم مەشغەڵت ناهێڵێ دەچی بکەم یەخوا لە شستاق بێ مرادیان سپاس ئەڵێمەوە ئەو هەنارانە بۆچی تەقیون خۆی سەبەبی هەنار کە ئەتەقەیە ئەرێ ژنەکە من چوزانم من فەلاحم من بەزەزانم بیخۆم و یارمەتی فەقیر و هەژاری پێبم باوکە من ئەم شتی تۆم زۆر بەدڵە کە یارمەتی فەقیر و هەژارێت بوو کوێ بی هەرمری نەوەڵە چی پیاکە نیوی ببەخشە مرادیان ئەوەی ڕاستی بە ئێمە پێویستمان بە تۆزێک پارە هەیە ئەوە چییە و قسانە پێم ناخۆشە چیتان پێویستە بیبن بابە ئەو کەی پرسیارە ئەو کەی قسەیە باوکە پارەکە یەک تۆ زۆریش ئەمنە نەوەڵا تۆ بڵێ دەفتەرێن نەوەڵا تۆ بڵێ دەفتەر نەوەڵا قیروسیا بڵێ $1,000,000 چەتی نیازی ڕۆزڕایسە هەیە بیکڕی وەڵا باوکە گیان ئەوە نییە دایکە خواست ئەوەنە و باتی بەستاقە بم وڵا تۆزێکیوێ پەپولێکیان بۆ ئەو ماڵێکی فەقیر و هەژارە یعنی بۆ خۆتان نییە؟ نەوەڵا یەڵە فەقیر و هەژار چەند کەسە ناوەکانی بۆ بنووسە بەدڵی ئێوە من پارەیان ئێمێ جا من بۆ چیمە بۆ فەقیر نەبێت وڵا هەر یەک کەسە یەک کەسە؟ بەڵێ کێ شتێکی و چەنی ئێوێ ئەینی کێ زەلامە؟ وڵا ئەوەی ڕاستیە بۆ دایکی دەستگیلانەکی پەپولەیە بۆ کێ؟ دایکێتیا باوکی تێ چوزان باوکی یعنی بۆ ئەو هینە سەیوانە؟ جا تخوا پیاوێ پیاوبێ هێشتا هیچ شتێک نەبووە ئەوە هەفتەی پێشوو ئێمە 50 وەرەقەمان نەبەوەتیوە ئاخر باوکە گیان ئەوە بۆ دایکی بوو ئەمە بۆ باوکێتی خۆ چەندیشە 50 وەرەقی پسکۆلێ ئەوە چییە بۆ تۆ ئەزانی تۆ دایم حەزەکە یارمەتی ڕاستەکە خێراتکەی دەدی خۆرەکە چی من تۆ بۆ لە من تێناکەی خۆ من ڕەزیل نیم خۆتان نەزان بەم ڕۆژگاری یارمەتی فەقیر و هەژارێم بەس هەست دەکەم ئەو سەیوانە ساختە چی و کلااو چییە؟ باوکە بووای پێڵێ نەخێوانە ئەرێ کچەکەم من ئەزانم ئاخر جارێ هیچ شتێکرە بۆ نازانم چۆن لە ڕوویەت ئەوە دوو جار داوای 50 گەڵا 50 گەڵاکە ئینسانە بێت تۆزە شخصیەتی هەبێ کەرامەت شەهامەت بەڵام لەو کوڕیان نییە مراد بێکدا ئەوە داوای مستەقبلمانە ماڵە ئاوا بێت تۆ وەرە بابم من ئەمەوێت یعنی مێردی کچەکەم شخصیاتی هەبێت هێشتا هیچ شتێک نەبووە ئەم لێەوە فڵق ئابێنە 50 گەڵا ئیسیغلال دەکە ئاگال لە خۆ بێ کچم باوکیان ئیسیغلالم ناکە 50 وەرەقی ئەوێ بۆ باوکی عملیاتی بۆکە کچەکە زۆر زەڕورە دەستیان کورتە ئەزانی چۆن هەستەکەم من ئەگەر بیەمێ من بە گەمژە ئازانێ نایم بووە ئەکەێ پێ دڵم زەڕورە گوناحە نایم کچەکەم تۆ زۆر سەیری تۆ مەسلحەتی خۆت نازانی ئەوەی کە مەسلحەتی کچی ئەزانێت تەنیا باوک و دایکە خاصەتەن باوک من مەسلحەتی تۆزانم ئەو هەتیوە ئیسیغلال دەکات بۆ یەکجاری خۆش نامانەی بەشوو جاوەڵا خۆ مەناعەتم نییە وەڵڵا برا ئەو هەتیوە من هەر چارەیم ناوێ لێسەوەە خۆی سووک و ڕسوا کردو دای پاراکە دەونە خۆت و ڕەمەکە مراد بێ بەو قبری باوکمی تێچوە نایڵم چونکە بەو سەیوانە خۆم دانەیەکە بۆ دۆزمەوە بەڵێ باش دەستم خۆش گەشدا ئەمرن نەمێنێ هێر بەڕاستی ناخۆش کرد ئەوە چێمە چەند پەپولەمان هەیە باشە یەکدانەمان هەیە بەڵام ئەو پیاوە و کوڕە ئەو سەیوانە ئیسیغلالیە کاژنەکە تۆ بۆ تێناگەی ئیسیغلالی چی ماڵە ئابێت تۆش ناخۆش کرد کوورە دابڕەوە تۆش ناخۆشە کرد خۆم دانەیەشی بۆ دۆستمەوە بزانە ئەگەر لە خۆم پیاوتر نەبوو هیچم نەزانی بێت ئەلو کاکمراجیان زەحمەت نەبێ ئاگاداری مرۆ مقابلەی و کەسانەیە کە بۆ ژمێریاری تەقدیمیان کردووە تخوا بزانم لەو عەدەدە چەنی پیاوە و چەنی ژنە کاکمراجیا وەڵاهی 35 کەسن 25 گیان پیاوە و دایان ئافرەتە ئەزانین چۆن لە پیاوەکان نییە بەس دوانم بۆ جیاکەرەوە دوو گەنج ئەمێ مقابلەی ئەو دوانە بکەم بەس کاکمراد ئاخر چۆن دووان ئاخر ڕۆژانە فریا ناکەوین ئەرێ کاکە تۆ مدیری یا من تۆ هەقە چیە بەسەرەوە
پێیان بڵێ ڕۆژەکانی کە مقابلەتانەکەین باشە پێم وتی تەنها 2 گەنج باش شتەکان مراد ئەڵێم با دوایین ئافرەت بێ خۆتە زانی ئافرەت ئاوەدانیە بۆ کۆمپانیاکەمان بە قوربان پێم وتی 2 گەنج یعنی 2 گەنج 2 کوڕم بۆ مقابلەکەی خۆم یەم و حەق نێ بەسەری تۆ وەڵا هی بڵم چی کاک مراد باشەوە ئەمری جەنابتە بەسەر چاو بەسەر چاو چی بڵێ بەسەر چاو دەبڕت دەی ئافرەت پیاو پیاو نازانم با پیاو ئەلەو ژنەکە چۆن کچەکە ئەگری هەردوو چاوی دەرەهات گۆرە بابە ئەو چوزانە مەسلحەتی خۆی لە چیایە ئەو چوزان لە ئێستەوە هاوسەرێکی باش دیاری بکە حەزی لە دانەیەکی قیسیتمی ناشرین کردووە ڕۆژ ناڕۆژە دایکی عەمەلیات دەکرێت ئادەی موراد 50 وەرەقەمان بەرێ سکەم لێیەوە حەمە قەدوی مووسڵم مردوو برێ گورە ژنەکە واز لە حەز و مەز بێنە ئەو کچە چوزانێ مەسلحەتی خۆی لەکوێیە بەس باوک هەزانێت بەس باوک حەزەکە کچەکەی ڕێک و پێک و ئاوا بچێتە ماڵە باوکی تر ڕێک و پێک و بچێتە لای ژن و مێردی تر ڕێک و پێک و بزانێن معنای ژیان چییە بەس باوک هەزانێت تەلەفۆنیشم بۆ مەکە من خۆم ئەمڕۆ دانەیەکی بۆ هەڵەبژێرم باشە دەی باشە دەیخوا کاک براجان ئەم کاتۆ باش سەد چاو قوربان ئەمە سیڤی ئەو دوانەیە بۆ مقابلە بەس بۆ خۆیان کاک مراد دڵم زۆر تەنگام دە تۆ دانیشە دڵم تەنگە چییە خۆمە تۆ شۆ تەنگە دڵم زۆر تەنگام دڵت تەنگە جاران بیسی ئافرەت ئالەم کۆمپانیایە هاتوویانە کرد وەرە جیران هەر زۆر کۆمپانیاکەمان شەوقێکی تری هەبوو ڕەوقێکیشکەی هەبوو وەرە تۆ عیب ناکەیت کۆرە بابە بۆ خاتی خوا تۆ هەژ مناڵە هەیە ئێستا حەزەکەی ئافرەتی زیاتیا بێت تۆزێ مو نەختێک مو نەرمەکەی واز لێ بێنە نەبەخوا قوربان مەقسەم ئەوە نییە مەقسەم کۆمپانیاکەیە باشە عەلا کولین زیامەڵێ ئەمە سیڤەکان نییە بڵێ چەند کەس هاتە بۆ مقابلە دوان دانەیەکیانم بۆ بکەرەشورەوە باش دەبڕۆ دڵم تەنگە سەر چاوەکەم یاخوا بە خێر بیت بە خێری سەر چاوم ئەرێوە چییە؟ گوێرە دەنگی تەیر و تویر و چۆلەکە وشت نەبوو؟ گوێرە نییە؟ ئایی؟ گوێرە نەبوو لەوەش؟ یەکدەقە نابێت تەیرێ شتێکی تایە ئەم ژوورە چۆلەکەیەکە کاکە حەما کاکە حەما بەڵا قوربان دەوەرە کاکە وەرە برام بەڵا قوربان ئەمریکا چاوە ڕاستەکەم کە من ئەڕۆم تۆ دەرگا و پەنجەرەی ئەم ژوورە داخیت ئەچۆن قوربان ئەرە وڵات دایەخەم و ئیجنابە ناتێکی لەکە داخرابوو خەڵکی لەکە مایتی ئی باشە ئێستا دەنگی چۆلەکەیە تەیرێشتێ لەم ژوورەیەت تۆ گوێ لێ بە قوربان کاکە جوان بگرێ بەس دۆزیمەوە قوربان دەبیگرە و پەڕ و باڵیم بۆ لێکەرەوە جا پەروباڵ چی لەکە بە قوربان ئەو دەدانی زۆر بەرامبەر ئەو زەلامەیە ئەو بوو ئەرە وەڵا دە تۆ بڕۆ خۆم عیلاجێ باش ئەو فیکەی تۆ بووی ئەو فیکە هەڕۆڵا منم ئەی بواکەی بە قوربان وەڵای قوربان خۆمەیە جاوە خۆ کاکە بۆ شخصیەتی خۆ جوانێ تەرکیکە پێ بەخوا چ بکەم کڕەوە باشە قوربان پێشتر شتێکی ترمە کرد هەر کەسێ قسەیەکرا ئام لێ کرد تر خێردایکم بنووسێ وەڵا زمانی داخ کردم تەرکم دابەست هەر پێم تەرک نەکرا لە باتی ئەوەسە فیکەکە لێدە بەس ڕێز و حرمەتم بۆ دایکی هەیە سپاس بڵێ موراد بەک زۆر سەلامە لێکات دەستێ ماچەکە دەم و لێ و داخ نەکات ئەزانی بۆ چونکە کە داخی کرد فیکە بێرە لێ نای بە شوێنی کە لیت ئەمان دەستی دای پێ ماچەکەم قوربان بامێنە سەر بەسەرێکی خۆم باشە من بینیمی تەڵان تۆ ئابووری ناسیانە ژمێریانی زۆر بێوێنەم شتی وانییە دووەمی سەر جامیعەکەمان بەس ملاحەزەیەک بینیمی لە پەنجەرەکەەوە کە هاتیت بەلوعی سەر باخەکە کرا بۆ نەوگرتەوە بۆ ئەو بەلوعیا لەوی لای باخەکەوە ئەوە قوربان من بینیم لەوێ کارگوزار تێتۆ خۆ ئیشی من نییە ئەی باشە ئیشی تۆ نیە ئەی زەمیر کاکە واز لە زەمیر بێنە ئەی ویژدان قوربانگیان ئەوە زین چۆنە ئێستا بۆ من ئەگەر تۆ کارگوزارت نەبووە من ئامادەبووم بیکەم ئێستاش ئامادەم گەر کارگوزارت نەبێت بەڵام تۆ کارگوزارتەیە بە قوربان تۆ
ژمێریاری ئەوەژ اقتصادە تۆ ئاوەکە کە بەرڵاکەی ئەڕوە ئاوە پارە نییە نابێت پارەی زیاتر بی قوربان زۆر دوور لێکەوە دە تۆ لە بوارەکەی خۆمان پرسیار مەگە بزانە حساباتت بۆ خۆمیاننا لە بواری خۆتا پرسیاری یەکەم گریمان دوێنێ ئێوارە برنج و فاسۆلیا خوارد شفتم خوارد بەڵام با باڵم گریمان شێتم فاسۆلیا برنج خوارد و دوو قاب مایەوە بۆ سبەینە نیوەڕۆ گەرمیەکەی تۆ بیخۆی ڕاستی تۆیە دەرنەچویت یە بۆ قوربان دەرنەچویت بابە دەرنەچویت یە قوربان ئابووری ژمێریاری چی باسی فاسۆلیا برنجم بۆگەی تۆ وەرە چۆن علاقەی چێت تۆ هینی کوێیت ئەی چۆن ئێوەش اقتصادا کە تۆ زیان مەسرفی بکەیت و ئەو بڕێژیت و دانیچکرد ئەوە مەسرف زیایی نییە وەڵای زانیم هەمووی واستێ وەرە دەبڕە پرسیارێکترم لێ بکە پرسیاروشن نەما بۆ دەرەوە بۆ تاو دەرنەچویت وەڵا ناڕۆم ناڕۆیت ئەکید ناڕۆیت ناڕۆم قوربان سیلاح دەرەکەی پورە نەبە بە پانتۆڵەکەم شل بۆ توانێ ئەمرە لەمێنێ ئەوە منە ڕۆم بەڵام ئێوە هەموو تا واستاکەن ئاوە کورە دەبڕۆ شتێکی کوڕی کاکە حەما شێت مەکە خەڵکی وە ئەکاتە شو کاکە حەما ولا قوربان دەوەرە ئێستا ئەگەر پێ ئەوڵێم ئەمرن نەمێنێ لەشە داڕزێ تخوا ئەوە زەلام بوو بۆ منێ کە دۆژۆ بۆ مقابلە ئەجە وڵای سوزانە قوربانە هاتون بۆ مقابلە و سییان پڕ کردو توان برنج باشە چەنی کەی لێیە یەک ئەی قابلە دوانی کەی لەبێ خۆی من دوو کەسمە ئەی خۆ بەتاکید ئێ تاقیم کردیتەوە دەبڕە باین کەرە ژوورەوە لە خزمەتە دەبڕە دەی بەڵێ دڵم تەنگە بەو قەڵافەتۆ لە دڵم تەنگە باوکە سلام علیکم سەرچاوەکەم باشی قوربان یاخوا بە خێر بیت مەمنونم سیڤی جەنابتم لەبەردەسام بوو بەڵێ بەڵێ بەس ناوەکە و نەوعێکە لام ناو قوڕقوشمە نانا قوربان جا من ناو قادر ڕەشیدە شید چی بوو؟ بوو بڕە قوربانە و بەعزە کلیمێک یا تۆ زاوە درێژێکەمەوە وی بەغەڵەت تێمەکە داوای لە بوو نانە طبیعیە بە خۆی ئەو جۆرەك هەیە کە بۆی تەمع کردووی سپیسی نەیاوەتێمی بەسەرێکە و نووسیوە قوربان جان ئەوە زانی چی ئەوە مۆزەفێکی لایە طبعاً یەک لێی با بکەم ڕخنەیەک تەمان داوای لە بوو نەکەم پێ ناخۆش نەبێت نانە طبیعیە ئەو پیاوەی کە لەلاتە لە دەروانێ ئەوەی بە سمێڵیەتی بە قژیەوە نییە ئەوە هەموو خەڵەتەکانەوە کردوێتی ئەخ تۆ نەوەبیستوە زۆری لەبەر هەم هێنان و ناڕێکی لە دابەش بوونە شەڵە ئەوەنەی یاوێتە خوارە و تۆزێکی باێتە سەرەوە وەزعەکە بەنەوەیکی کە ئەی قوربان خەڵەت توشتی تری نەکردێت نانە بەس لەگەڵ موالیدەکەتانیم ئەڵێ موالد 58 قوربان جا من 85 دەی بەسەری پێخەمەر ئەوشی بە عکسی نووسیوە قەی ناخۆم چای پێکەم باش من زۆر خۆشحاڵم سپاس لەگەڵ جەنابەت ژمێریاریت بەڵێ ئاها بینیمیت کە هاتی تەژوورەوانێ بەلوعەیەک بەردرابوو ئاوە تۆ سەر باخەکە بینیمیت گرتەوە سەبەب قوربان جانەوە باوکم لە هەر لە بیدایەت و ئاوە فێری کردوین زیادە ڕۆی نەکەیت ئیتر لەبەرەوە بەڵاکم گرتەوانێ یعنی ئەمە تربێتی باوکتە بەڵێ هەزار ڕەحمەت لەو قەبرەی باوکێ چی بۆ قوربان تۆش نەخۆشی ئەوە پێم خۆش بوو ئەها بازەرتە کە پێم خۆشە بێ ئیندیماجەکەم لە ڕاستەکەی بەس قوربان جان عەفوکەم باوکم نەمردووە دووە یعنی باوکە ماوە بەڵێ لە گیانە ماوە واللهی من زۆر خۆشحاڵم کەەوە تربێتێکی ئاوا جوانی تۆی ئاوە دەستکەین بە تەجروبەکانمان فەرموو زۆر باشە گریمان دوێنێ ئێوارەکەی تۆ برنج و تاسکە بابی خواردووە بەس عەفوکە قوربان جان وەڵای من 6 دانیژە مانگیشە بێت تاسکەبام نەخواردەوە بەخوار بنجی سوور و نۆکا و شۆر بەمام بۆکە دایک باشە ڕۆحەکە منەڵم گریمان فەرەزن ئەخە قوربان من نامەیە درۆکەم لەگەڵتان باوکم وافیر نەکەم درۆک باشە چاوەکەم شێتم مەکە گریمان تۆ برنج و تاسکە بابی خواردۆ دوێنێ ئێوارە باشە قوربان جان فەرموو ئەگەر تۆزێک مایەوانێ بۆ سبەینی نیۆڕۆ گەرمیەکەی تۆ کە برسی بوو نەوەڵە دەرنەچویت ئەخە بۆ قوربان جان ئەخە دە تۆ ژوەری حاڵەت هەیە لێرەیە ئادێ. یعنی بێ ئەو کەسە بۆ ئەو ژەمە چەند کەس نەبێ ئەوە دروست کرێت ئەوە بخورێت بۆ بمێنێت و خەسار بێت ئەوەیە مۆزوعەکە واللهی ئەشەم بالله جوابێک بوو یعنی پڕ بە دڵی من بوو زۆرم پێ خۆش زۆر مەمنونم نم بەڵێ ئەی ئافرم ئەوەم زۆر پێ خۆش بوو باشە یەک پرسیاری تر فەرەزنا مەسەلەن تۆ ژنە هەیە قوربان عەفو من ژنم نییە شکور بە قوربان ئەڵێن فەرەزن ئەخە قوربان جا من ژنم نییە چاوەکەم ئەڵێن لەو فەرەزنا ئەخە قوربان جا من ژنم نییە بە قوربانی چاوم ئەرێ کاکە تۆ بۆ شێت مەکەی ئەرێ تۆ بۆ هار مەکەی بە قوربان دەماشە دەرێن دەمانچی پانتۆڵەکەمە زووش لە بێت و ماڵە بە قڕ نەگیری هەرچی هەڵاسی وازێن دەمان چەند پێەیە باشە کاکە فەرەزنە بۆ شێت مەکەی ئەخە زین بۆچی قوربان جان بە قورعام لە باوکم وسێرەکەم خۆ ئاگای لێ زوخای کرد و ماڵە خەزوریانە ئەو وەزعی دایکم نەبوو ئێتر نیش باوکم وتی با
باشە ڕۆحەکە منڵم ئەگەر تۆ ژنە هەبوو گریمان بەڵێ فن لە کۆمپانیایەکیش داوام دەکرد مۆزەف بوویت بەڵێ تەلەفۆنیان بۆ کردی وتی خێرا بگەرە ماڵەوە ژنەکە و نەخۆشە ئەچی بۆ لای ژنەکە و یا کۆمپانیاکە بەجێڵی کامیان کۆمپانیاکە بەجێڵیت والله قوربان ڕاستی دەوێ وڵای چمە بۆ لای خێزانەکەم دەرنەچویت بۆ قوربان جاوە حقیقەت ئازانی ئەی مۆزەفی من بی هەزار جوو شەکت هێڵێم و دەجارێ غایی بەیەم ئەخە دەغەزانی بۆ قوربان جا ئەی کاکە گیان لە ئاخیردا لە ئاخری ژیانە هەر ژن فریاتەکە هەر ژن بۆ دەسوو تێ یعنی تۆ ئەمەنە ژن لا مەطلەبە ئەی بەتەشید ئەمەنە ژن گەورەیە لای تۆ بەڵێ زۆر گەورەسە تۆ بۆ تێناگەی تێ واللهی ئافرم دەی مادەم وای پیرۆزە تاوا قوربان جان چ بەشە دانرام گورە بەشێکی قسمیی ژمێریایەتی و کۆمپانیایەتی زۆر لەوانە مهمترە ئەی شێ قوربانی پێم بڵێ واللهی وەی ڕاستی بێ حەزەکەم بوی بە زاوای من و کچەکەی خۆمە پێشکەشکەم قوربان توخوا یەک جایتر ئێلی تۆ بۆ وتم من معجبی تۆم و معجبی ئەخلاقتم حەزەکەم کچەکەی خۆمە پێشکەشکەم و ببی بە زاوای من ئەخر کاک بڕاجان بە قوربانە بوو بە ساکرە چوانە بوو تۆ کابراایشی دەوڵە من نیۆم شاری توێ وڵای بەس لە فەیسبووکە تۆ بینیوە کوڕێکی فاکریۆکو من وڵای ئەو باوکەم شەش دانەمان کرد خانوونیایەوە وڵای نە خانومانێ وڵای قەرزاری بە قورعان کچی تۆ لەکوێ بە من مەخێوە گرێ ڕۆحەکەم من ئەخلاقی تۆم بەدڵە زانست و بیرکردنەوەی تۆم بەدڵە کەوا ئەزانم ئافرەتە لا گەورەیە حەزەکەم بی بە زاوای من کەی مشکلەی خانوو خانوویەکە بۆ کڕم کاکە ئەی باشە قوربانجەوە خانوو بۆ من کڕی ئەی دایک و باوکم ئێ وڵای منۆ ژنەی من گوناحە بە قورعان بەزین بیایەوە چۆنێ خەمە سەر ماڵ خانوویەکیش بۆ ماڵی باوکە دەکڕمەوە دوو خانوو خانوویەکیش بۆ دایک و باوکمە کڕی بەڵێ خانوویەکیش بۆ من بۆ معلوماتیش لێرەشە لەم کۆمپانیای ئەو کەم بە مدیری حسابات بە مەبلەغێکی زۆر چەنە موچەکەشم 5 ملیۆن باشە 5 ملیۆن بەڵێ دوو خانوو کچەی خۆشی بەڵێ کاکە بۆ زیاکەم بەس من قوژە لا لا قوربان جان توای دەقوانە لابی قوربان ئاخر نەخەوی نەخۆم دوو خۆی دەقە قوربان جان ئەڵێم کچەکەی خۆ دەی بە من بەڵێ خانوویەکیش بۆ خۆم بۆ ماڵی باوکیشم لێرەش مدیری حساباتم بەڵێ 5 ملیۆنیشم هەیە بەڵێ توای دە قوربان جان جەڵدە منی ئەسا ئیشم بە توێ لە شوێی دەوەرە وەرە کاکە باوکەڕەوە کاکە هەمە فریاکەوە نازانم چی بۆ وتم پیرۆزە بوو کاکە برا کاکە کاکاجان بە قوربان تۆزە خیرەتە هەبێ خۆ من چی وتووە ئەمە بۆ فرێ دەستەرە مێزە والله ئەو تۆ نایزانی خۆمان نەیزانی ئەمە ئەو نەبوو کە سمە زۆرتر و لە قژی بابا ئەو تابیعەکەی قەینا دەبا تۆ واز لەوە بێنە قوربان جان ئەڵێم والله آخر معقول نییە تۆ خانوویەک و بۆ ماڵی باوکم بۆ خۆم و 5 ملیۆنیش کورە بابە من ملیۆنێرم تۆ قەچێ بەسەرەوە من مهمەوەیە ڕەفتار و ئەتواری تۆم بەدڵە یعنی 5 ملیۆنیش میتە کاکە 3 ملیۆن دێ بەش لە بوو لێرەوە باش حەکەم دە اینجا ئێستا تەلەفۆنێک بە باوکە بکە بڵێ باوکە ئەوە کاکە مرادم خانوویەکیشی وەیەوە کردو بۆ خۆشم ڕاستەکە دەڕاستەکە بە قسەی پێدەی والله قوربان جان من نایکەم نایکەی ناوەڵە بابا یکەم دە تۆ دەماچێ لا بە ماڵ بابە دەماچێکی ئەم پانتۆڵ نەعلەتی ش لە بێتەوە خەریکە شێت مەکە ڕۆحەکەم بۆی بکە مژدەیەکە بە باوکتی بەرێ خزانانی چی قوربان جان زەین بۆچی بۆی ناکەم والله باوکم تا سێ دانەجا جەڵدەلیەوە ناوێرم باشە یەک شتم بۆ بکە تۆ بەس تەلەفۆنی بۆ بکە بڵێ وەرە بۆ کۆمپانیاکەی مراد من خۆم لێرە بە ئوستوبی خۆم تێگەێنم بە شوێنەی ڕاست بە ئوسولبەی خۆ جاتخوا ئوسولبەت ئەو وەسعی من بوو تۆ بەس بانگێکە خۆم تێگەێنم چی بکە باوکشم گوناحە بە قورئان کە ناسە هەتا ئەو سەر باگات ئەو سەر پیسە بێ بە قوربانە بوویش نەجاتی ئێم بەس بگاتە ئێرە بڵێ باوکە وەرە بۆ کۆمپانیاکەی مراد پێڵێ بێت ئەلو باوکە عەک بەخێر بێ سەر چاوەکەم ڕۆحەکەم شکر باشی یاخوا بەخێر بێ دەچم بەدامێنێ هاتوون بۆ لای تۆ قالە نەهات پێ بۆ قەرز و شتیوە بەخوا نیمە 1 دینارێ بەبەوە کاک ڕەشی گیان تۆ باسی چیەکەی ڕۆحەکەم
مناقام لو وضعتان وضعتان خراپە و ئەمانە و کرێچیت و ئەمەم هەموو بیستووە من بە ساقم ماڵی بێزین چۆنەخوا بۆ سەرەوە ئاگای لێتی 6 دانەمانگیشە من بە دەرگای حەوشیان نەچوومەتە ژووری ئاوالیەم هەر لە کەلاوەکە و بەسەر دیوارەکە خۆم هەڵاوەتە ئەو دی و بۆی ساحب خانوەکە نەمبینێ داوای کرێم لێ بکە نەجاتانێم هەمووتان نەجاتێم بەڕاستی من کە قار هاو وەلام زانیم کوڕێکی بە ئەدەب و بە ئەخلاقا حەزم کرد نزیک بمەوە لێتان بۆیە کچەکەی خۆم پێشکەش کرد چی؟ جاوتی بەڕاستی وتی ئێمە کرێچین وەڵی 6 مانگە حتا باسی وەشی کرد تی باوکم کرینەیەوە کە ناسە و وتم کاکە لەوە نەجاتێم خانوویەکی شتان بۆکەم هەر بە هەدیە بۆ خۆتان جا بەڕاستی ئەو وتی ئەی ماڵی باوکم ئاخر چۆن بەجێبێڵتم کاکە قیروسیا خانوویەکی جوانیش بۆ ئەوانەکردم با بۆ خۆیان بژین ئەتە بەڕاستی حەزم نەکرد قالێرە بڕوا وتم لای خۆم لەم کۆمپانیایکەم بە مدیری حسابات مانگی 5 ملیۆنیشی ئێمێ بەڕاستی کەزانیشم جەنابەت کە ناسیت وابزانوتیان گرێبەستی 200,000 هەیە وتم بابێت لای من تااقەتی و ئیشی باخەوانی بکە مانگی 2 ملیۆنی ژەیەم بەو بەس حەزەکەم یەک بۆم باسکەی چکە دڵم تەحمل ناکات ئێستا خانوویەکەم بۆ ئەو کڕیوە خانوویەکیش بۆ تۆ هەردووکیشتان لێرە تاعینەکەم بەڵێ باوکەڕۆ چی بکەینەوە بۆی لە باوکە کاگڕەشی کاکە تەلەفۆنەکەم بۆی ساخە مەخۆ چارەسەری هەیە یەڵا تەلەفۆن بۆ نازانم بورایە خەریکی بە کاکە بیجوورێنە تەلەفۆن نەکەی بۆ پۆلیس کامرا ئەم وای لاتوە یەک دەقا قسەمەکە ئەلەو دکتۆری ئۆنلاینە ئەلو دایکە حەفسە چۆنی دایکە ژیان بە قوربانە من فریامکەوە وەرنە وەڵام ئەم جارە مەوزوعەکە قەرزاریۆ شتانە نییە وەرەوە تام لە ئۆفیسەکەی مراد بەک کورە ئاباوکمە بوراوەتەوە ئەم جارە لە دەستی مراد بەکە دەوەرە خێرات خوا دایکە گیان دەوەرەوە چاوەڕان دەگەم کاکە حەمەڕاکە کاکە بزانم دکتۆران نەگەشتن دەبڕۆ باشە خودراگەن تەلەفۆنە بۆ کردە باڵێ بە خورد نەکەی ئەم هەموو شتێ شێ دەچێت تۆ لە خۆ کردوێتەوە بێ خەزاری زۆرەکەی چەنە زۆری دەبڕۆ کاگڕەشی دنیای بێبەشی وڵات دکتۆر جانەمە خەبەرێکی خۆشم مایە هەل لەگەڵ یامەی یەکسەر عینەن سەلاجە ئۆتۆماتیکی کرد و هەر نەمرێ بەس نەمرێ ئاپاڵی خەم با عیلاجێکی سەرەتایی دەدی بە ساق هەر نەمرێ با تووشی مشکلە نەبن وەزعی چۆنە هەناسایە وەزعی زۆر خراپە چی لێ بکەین دکتۆر وەڵی ئەبێ جارێ عیلاجێکی سەرەتایی بکەین ئیسعاف شتی ناوێت فرێنی بۆ خەستەخانە دەڕاکە بە ساقەوی سعافەکەم بۆ حازێکە تۆ قەزا لە دڵم دەیڕاکە بە قورباتەوە دکتۆر جیان نەمرێ بۆ خاتی خوا حیا و شەرەف مەچێ من دەوەرە پیاوەتی بکە لەو ڕۆژەیە خۆی بە قوربان بەس نەمرێ ئابڕوو مەچێ من باڵە گیان ناوی ڕەشیە چی بەڵا ڕەشی دێوەتەوە ڕەشی دەوەرە پیاوەتی بکە لەم ڕۆژەیە خۆ من خەبەری خۆشم مایتێ بابڕێ بۆ خەستەخانە ئاخرە تەسم من بێم بگیرم لێ وەڵی بۆ چکەت نێبێت بەخوا هیچم نەکردو لە پیاوەتی زیاتر بابڕێ یەک دەقەت خوا ئەوە حەفسەی دایکمە ئەرە لە قوربانەوە سحابی لێرە ڕێوە باوکم بوو تۆ بۆ پێوت بوو بێ بۆ ئێرە مراد بەکچە لە ڕەشەکەی بەخوا هیچم نەکردو حەفسە خان تۆ زۆر سەیریت خۆتە بەس پیاوەتیم کردو ئەخدە تو وا بکە بە قوڕام هیچم بۆ ناوترێت ئەزانی چۆن قایل کە هاو بۆ لامبەڕاستی بۆ کۆمپانیا کوڕێکی مؤدەب و بە ئەخلاق بوو وتم لای خۆم تاعینیەکەم وتی ئاخر کرێت چیم وتم موعد بێت مراد بەک خانوێکە بۆکە وتم خانوێکە بۆکەم وتی ئەی ماڵی باوکە وتم کاکە خالیکیش بۆ ئەوانەکەم ئەیتر 5 ملیۆنیشم بۆ نەبڕیتەوە ئەیتر لەو زیاتر وتووە جینا بەسەری تۆ حەبسەکە
دایکم جواب قوربانی دایکم تو یک دقیقه بلا بکن چیەکە بۆ خاتی خوا برو بۆ قوشەکە هەرمێکم دایک وەرە بابە مایکە بۆ خاتی خەوەڵی لە جەنازە زیاتر نابێتەوە کاکە باسە بە ئەوەی نەبوورێنەوە دکتۆر کاکە فریاماکە بۆ خاتی خوا عیلاجیکە بە ساقە بم دەدەی عیلاجێکی بکە بقول عن زوجك براشتي جي لي بقوا دكتور جاب السلام عليكم. عليكم السلام ئەوە چی مراد بك؟ والله قركراوە بەسە مراد بەگا ئاگەر لێنی ئەهات فەرتەنەیەەکە چییە؟ نازانم فەرتەنەیەەکە ئەها گوت لەبانی و فەوزایەکە لە مینەیە الله مراد بك گیان كرسي عمانا شين ئەوە خێزان مەوەش کچەکەمەکە نیازمەیە بیێن بە تۆ ئەمە چی توێ؟ ئەوەی دامناوە بۆ تۆ ئەوەی کەی بە من؟ بەڵێ بەڵێ توای جایزە تەشی دەکەیتەوە بۆ؟ ئەمە کچەکەی کە پێشکەشی تۆم کردووە ئەمە؟ بەڵێ جلطة ثاني ئەما کرێ دەوەرە پیاوەتی بکە کورە ئەی هاوات چی و لەم ئایدا کردووە؟ کورە کاکە هیچم لێ نەکردو وەڵڵا بەڵام ئەمە نەیان درۆ لەگەڵ کردوون بڕوایان بە ڕاستیەکەی خەڵکی تریش نەماوە ڕۆحەکەم ئێستا تو بۆم عیلاجکە کاکە جان ئەمە کرێچی بۆتم خانوو دەیەوێ ئێستا تۆ کرێچیت بەڵێ ئەیتی وعدی پیاوێ لەسەر دەستی ئەوانە ئەو دوانم بۆ عیلاجکە خانێکیش بۆ تۆکەم بەسەری تۆ ئەخوایان خۆشێمان لێ تێکنەی